بینەرانی عزیز سڵاتان لێ بە بەیانیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە کۆمەڵێ بڕگۆ بابەتی نوێ هاتینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشویست هیوادارین تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان بەدڵی هەموو لایەکتان بێت. خۆشەویستان، لا بەرنامەی ئەمڕۆماندا دوو تەوەری سەرەکیمان بۆ ئامادە کردوون. تەوەری یەکەممان گفتوگۆکردن دەبێت لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە هەرێمی کوردستاندا بەگشتی و لە سلێمانی بەتایبەتی کە بە خۆشحاڵیەوە دواتر بەڕێوەبەری کەشناسی سلێمانی میوان دەبێت لە گەڵمانەوە گفتوگۆی زیاتر دەکەین. دوا بەدوای ئەوە دەچینە تەوەری دووەمی بەرنامەکە، ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر خواردنە کوردەواریەکان لە وەرزی زستاندا. بێگومان لە وەرزی زستاندا هەندێک خواردن یا کۆمەڵە خواردنێک هەیە کە جیاواز لە خواردنەکانی تر لە وەرزی زستاندا زیاتر گرنگی پێدەدرێت، تایبەتمەندی زیاتری هەیە. بۆ ئەمە بەسەر شارەزایەکی بواری خواردن دروستکردن میوان دەبێت لە لامان و گفتوگۆی زیاترەکەین. جگە لە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆ کۆمەڵەیەک بڕگۆ و بابەتی جۆراوجۆری تر بۆ ئێوەی ئازیز ئامادەکراوە. بڕگەی یەکەمی بەرنامەکەمان بڕگەی وەرزشە کە بێگومان وەرزشکردن بۆ هەریەک لە ئێمە سود و گرنگیەکی خۆی هەیە، جگە لەوەی کە بۆ تەندروستی لەش، بۆ ئەوی کە لە شولارێکی ڕێکمان هەبێت. بێگومان کە لە ئێستادا بەشێکی زۆری هاوڵاتیان ڕوو لە هۆڵەکانی لەشجوانی و هۆڵەکانی ڕاهێنان ئەکەن، بەڵام ئەوەی کە گرنگە لە ئێستادا شێوازی بەکارهێنانی ئامێرەکانی ڕاهێنانە کە بە شێوەیەکی دروست بەکاربهێنێ بۆ ئەوی کە سوودمان پێ بگەێنێ. لە تەوەری ئەم جارەما لە بڕگەی وەرزشی ئەم جارەیە باز لە شێوازی بەکارهێنانی ئامێرەکان ئەکرێ، ئامێرەکانی ڕاهێنان بە شێوەیەکی تەندروست. با پێکە بینەری بینەوە و دواتر گەڕێین وڵاتە. سڵاتان لێبێ هاوڕێن و وەرزشکاران و پاڵەوانان و ئەمە دیست یاری دووەم باس بکەم کە ترایس پێنج پرێسە و پێشتر ئاماژەم بە سێ یاریدا، یەکیان ترایس پوش داون حەبل بوو، یەکیان ترایس پێنج پرێس بوو، تریشیان ترایسکی باکە کە دواتر بۆتان ئاماژەتان پێم و دواتر بۆتان باس دەکەم. بەڵام لێرە ئەمە شێوازی هەر ڕاستەکەیتان پێ بڵێ. زۆربەی یاریزان من دڵنیام کە غەڵت ئەکا و ئەیکا، بەڵام بە شێوازە هەرە دروست و هەرە ڕاستەکەی نییە. ئەمە لێرە یاریزان زۆرترین سوود وەربگرێ لەمە بۆی کەمترین غەڵت کات و زۆرترین ئیسفادە لە ماسوولکە وەربگرێ. پێش هەموو شتێک دەستگرتن لێرەیە. ئێرە زۆر نزیک غەڵەتە لێرەیە و لێرەش تێپەڕ ناگات، کە لێرە تێپەڕی کرد ئەبێتەوە بە یاری سنگ بەڕاستی. لێرە تێپەڕی کرد ئەبێت بە پێنجپرێسی زەیق دواترە بێ پێنجپرێسی وسەد، چکە ئەم یاریە ئەگەر کە من ترایسی پێنجپرێسەکەم لە ١٧ ترایسێپسە جوڵێ لە ١30 سنگی ئیسفادەی لێکە گومان لەوەدانیە. بەڵام ئەگەر بێت و من لێرە زەیەکەم یان وەسەد بکەم لە ١٧ سنگی ئیسفادەی لێکە لە 30 ترایسێپس ئیسفادەی لێکە. بۆیە من ئەمە ئاماژە بۆ بم کە نامە ئەمە بە شێوە دروستەکەی بیکەی بۆی کە باشترین ئیسفادت بە ترایسێپس کات، چکە تۆ یاری ترایسێپسەکەی دەستگرتن لێرەیە. باشە لە زەیق نزیکتر و زۆر دەستیش تەسک نەبێت. لێرەیە بەم شێوازە وە شێوازی یاریکردنەکەی بە هەمان شێوە ئەنیشک بۆ دەرەوە نەک ئاوها ئێرە جوود بێ، چکەوەی چێکە لە هەر غەڵەتە باوەکان دەست بۆ دەرەوانێ بتا ئێرە بۆی تەواو بکشێت ئەو ماسوولکەیەوە لە کاتی بەرزکردنەوەشە تەواو گرژیەکەم تەواو ترایسێپسم گرژەکەم. ئەمە ئەبێ ڕێک بێتەوە ئەنیشکە، کە ڕێک نەبەوە ترایسێپسە گرژ نابێت. زۆر جار هیوە کەس هیوا هێڵە نابێ ئەمە ڕێک بێتەوانێ بۆ عەزیەت یەگە. ئێمە ئەگەر ڕێک نەبێتەوە ترایسێپس ئیسفادەی لە ناگەڵی شوێک گرژیەکەی تەواو، چکە ئەلێرەیە گرژبوونەکە دروستە بێ ئەزیزم و دواتر دایەگری بە مەزبوطی کە دادگرت لێرەیە هەتاکو بۆی تەواو ماسوولکی ترایسێپس بکشێ بە شێوەیەشی دیسانەوە ستونی بەرزەکەی تەوانە بەبێوەی ملاولایەتیا بێ و لێرەشە دیسانەوە ئەم گرژکردنەوە ڕای بگرە گرژیکە اینجا دابەزێنە. پێویست ناکە هیچ یاریەکیش بە سورعەت بکرێ، هیچ یاریەک بەو شێوازە.
بەتواتر باسی تکرار وشە دەگەڕێتەوە بۆ ڕاهێنەرەکەت بەڵام ئەو شێوازە هەرە دروستەکەیەتی هیوادارم سووتان لێبینی بێ. بەڵێ ئازیزان لە ئێستادا پەیامنێرمان حەیدەر ئەحمەد لە کفری و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانایە لەسەر کەرتی گەشت و گوزار لە شاری کفری بۆمانەدێ. حەیدەر سڵاو لێ بۆ بەیانیت باش کەرتی گەشت و گوزار لە شاری کفری چۆنە و لە چه ئاستێکدایە؟ چن و ڕۆژتان باش. من لە کفریەوە دەمەوێت ئەمڕۆ لەسەر ئەو بوارە قسە بکەم کە کفری ناسنامەی گەشتیاری پێوەرگردووە لە ماستەر پلانی گەرمیان بۆ پێی کەرتی گەشتیاری جگەل لەوەی دەبێتە مای بژاردنەوەی هەلی کار لە هەمان کاتیشدا لە ڕووی بازرگانیەوە ناوچەکە دەبژێنێتەوە. لە کفری دەیان شوێنەواری مێژووی هەیە کە ئەمانە دەتوانیت لە ڕووی گەشتیاری و سیودی لێوەربگری لە هەمان کاتیشدا بوونی بەنداوی باوشە سوار کە ئەمە فاکتەرێکی گرنگکە هەروەها دەواازە بوونی کفری لەگەڵ شارەکانی خوار و ناوڕاستی عێراق کە ساڵانە لە وەرزەکانی گەشتیاریە بواری ژمارەیەکی زۆری گەشتیار لێرەوە لە کفریەوە دێن گوزەر دەکەن بۆ شارەکانی دیکە. بەڵام من دەمەوێت قسە زیاتر لەسەر ئەو بوارە بکەم و گرنگی ئەو بوارە چونکە لە ئێستادا تەنها پەیمانگایەکەیە پەیمانگای گەشتیاری گەشت و گوزار لە گەرمیان لە کفریە. دیارە ئەم پەیمانگایە لە ئێستادا ڕۆژ لە دوای ڕۆژ کادری وەسەتی هەروەها خەڵکی پسپۆر و شارەزای تێدا بەرهەم دێت یاخود دروست دەبێت. بۆ زیاتر قسەکردن لەسەر چۆنیەتی بەگرخستنەوەی ئەم کادرە وەسەتیانە سۆران عوسمان بەڕێوەبەری ئامادەی گەشت و گوزاری کفری گەرمیانمە لەگەڵای مامۆستا سۆران سوپاس بۆ دەرفەتە دەمەوێت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستان و ڕاستەوخۆ باس لە گرنگی ئەم ئامادەیە بکەیت. ئامادەی پیشەی گەشت و گوزاری گەرمیان لە کفری ئەم ئامادەیە تەنها چوار ئامادەی لە ئاستی هەموو هەرێمی کوردستان هەیە پەیمانگای سلەیمانی لەگەڵ هەولێر و دوهۆک و گەرمیان. گرنگی ئەم ئامادەیە لە سنووری گەرمیان پەروەردەکردنی ئەو کادرە وەسەتیە مەیدانانەیە کە لە بوارەکە و هەلێکی باش و دەرفەتێک و ڕەخساندنی باشە بۆ کەرتی تایبەت ئەگەر کەرتی گەشتیاری مەسەلەن ڕووکاتە ناوچەکە ئەتوانێت سوود لە توانە و تاقەی ئەو گەنجانە ئەو خوێنکارانەی ئێمە کە بەشێکی زۆریان ئێستا لە لای ئێمە دەرچوون و چوونەتە کۆلێژ و پەیمانگاکانی سەر بە گەشت و گوزار یعنی لە مەجای گەشتیاریە ئەتوانن ئەمانە لە دوا ڕۆژە خزمەتی باش بکەن و هەلی باش بڕەخسێنن هەم بۆ ئەوە بەرهێن هەم بۆ خۆشیان بۆ کارکردن. مامۆستا سۆران دەمەوێت پرسم جەناب ئێستا ئامادەی گەشت و گوزاری گەرمیان لە کفری بینایەکی باش هەیە پێت وانیە لە ئێستادا گەربێت و حکوومەت لە بەرنامەی کاری ساڵانەیە سەردانی ئێوە بکات یاخود کۆمپانیەکانی گەشتیاری بێن سەردانی ئێوە بکەن دەتوانن هاوکاریان بن لە کار ئاسانی بۆ ڕیشاندەری شوێنە گەشتیاریەکان. خۆی لە ئێستاە من ئەگەر گەرمیان بەشکڵێکی گشتی باس دەکەم وەکەوەی ئامادەیەکە لە کفریایە باس لە کفری بکەم هەر کفری بۆ خۆی جیا لە هەموو مەجالەکان هەر شارێکە لە چەند ڕوویەکەوە ڕەخساوە بۆ بواری گەشتیاری لەوانە گەر ئێستا لە تەواوی کوردستان خەڵک سەردانی ئاسەوارەکانە کات ینی ئاسەوارەکان لە کفریە بەداخەوە بەشێکی زۆری داڕووخاون و ئێستا خەریکە لە ناو ئەچن بەڵام هەر بەشی ئەوە ماوەتەوە کە گەشتیان ڕووکە و لە کفریە گەر ئێمە بەنداوی باوەشا سوارمان هەیە هەتاوەکو ئێستا لە دوای دروستبوونی بەنداوەکەەوە دەرفەتێکی گەشتیاریان وا بۆ نەڕەخسان وەکە گەشتیار بێت و بتوانێت سەردام کە لە شارێکی کۆکفریا تا ئێستا ینی ڕێستورانتێکی زۆر گەورە نیە ینی ئوتێلێک نییە کە میوان بێت بۆ حەسانەوەی لەبەری بەنداوی باوەشا سوارە تا ئێستا کۆڕنێشێک دروست نەکراوە کە ئەمبەر و ئەوبەری بریتی بێ لە چەند کەپرێک و گەشتیار بتوانێت بێ سەردانی بکە و ئێمە وەکو ئامادەی گەشت و گوزار هەر جیهەتێک هەر لایەنێکی گەشتیاری هەر کەرتێکی گەشتیاری بێتە ئەم شارە بێوێ ئێمە هاوکاری بین هەم هاوکارە بین هەم پاڵپشتە بین هەم ئاسانکاری ئەەکەین بە حکمی ئەوە ئەم بینایی کە ئێمە ئێستاتیان کە بینایەکی مۆدرن و تازەیە بەڵام ئەم بینا مڵکی ئامادەیەکەین ئێمە نییە ئەمە سەر بە بەڕێبەرایەتی گەشت و گوزاری گەرمیانە
کە گشتیە و بەڕێوەبەرێتیەکە لێرە کە دەستگای ئەوان و بینای ئەوانە. مامۆستا سۆران چی بکەین بۆ ئەوەی گەشتیار کفری بەو پێکەوە دواشاری باشووری کوردستان ئاماژەم پێ کرد چی بکەین بۆ ئەوی ئەو گەشتیارانە لە دیالە لە بەغدا لە شوێنەکانی دیکەوە دێن لە کفری بمێنەوە یعنی لە جواتی ئەوەی کفری بکەنە پردیەک لە کفری بمێنەوە بۆ ڕۆژێ بۆ 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ. یەکەم کار کە گرنگە حکوومەت هێرێمی کوردستان بیری لێ بکاتەوە لە کفری دروستکردنی ئوتێلێک ئەمە یەکەم کارێکە بیکات بۆ ئەوی گەشتیار بتوانێت بمێنێتەوە. ئێستا کفری بۆ خۆی شارەکە بووەتە ئوتێل ینی تۆ بەراود کە لەم شارەیە هەر میوانێک دێت ئەمە ئەکاتە ڕوحی خەڵکی شارەکە کە خەڵکی گەرمیان بەعام بە خزمەت بەناوبانگن بەڵام وەکو ئەوی ئەگەر من بچمە شارێک و ڕوم نەبێ بچمە ماڵێک بمێنمەوە لەم شارەیە ئوتێلێک نییە میوانخانەیەک نییە ینی هەر وەک گوتم لەسەر بەنداوی باوەشاسوار چەند ماڵێک و چەند کەپێک دروست نەکراوە گەشتیار بتوانێت بۆ گەشتەکەی لێرە بمێنێتەوە. مامۆستا سۆران من زانەریم لایە پرۆژەیەکی باش زیاتر لە ملیارە دیناری بۆ تەرخان کرا بەهۆی خێرانی داراییوە ڕاگیراوە لەسەر بەنداوی باوەشاسوار کراوە کە لەسەر بەنداوەکە دروست دەکرێت تاوکردنی ئەو پرۆژەیە چی گرنگی هەیە لە ڕووی گەشتیاریەوە؟ خۆی جالە و پرۆژە هەر پرۆژەیەک لە پرۆژەکان بۆ شارەکە گەشتیاری بێ ئەگەر گەشتیاری نەبێ هەر خزمەتە بە شارەکە و ئەو پرۆژەش جەنابەت باسیەکەی من وەک پێویست ئاگام لێ نییە بەڵام ئەو پرۆژەی کە تۆ باسێک هەیەگە پرۆژەیەکی گەشتیار بێ 100% خزمەتە بە شارەکە خزمەتە بە کۆکردنەوەی بواری اقتصادیش لە شارەکە. تۆ ئێستا لە شارێکی وەکو کفری ئاگا ڕۆژانە تۆ 500 کەسیش سەردانی شارەکە بکە لەم شارەیە جم و جۆڵی ئابووری ئەگاتە ئاستی سەروی 2 ملیۆن دینار لە ئیسراف بەکەمتریشت ئەمە خزمەتێکە بە شارەکە و ئەتوانن یعنی کفری هەم سروشتەکەی هەم قاتەکانی هەم گەرمێکی بەداخەوە لای ئێمە ینی تا ئێستا وا تێگەشتون گەشت بۆ شوێنی فێنکە گەشت بۆ شوێنێکە شاخەوانی بێ گەشتی گەرمی هەیە گەشتەیە ئێستا خەڵک لە تەواوی وڵاتانە ئەچێتە سەر بەحری خۆی داتە بەرخۆر بەڵام ئێمە لە گەرمیان خاوەن خۆرین هەر خەڵک بێت سەردانی ئێمە بکات چەندین وەفدی بیانی دێتە ئێرە چەندین دەستگا و لایەنی ڕێکخراوەکان دێنە ئێرە حزب و حکوومەت بۆ خۆی لە هەموو لایەک و ئاگادارن نەو دۆخی بەداخەوە ئێمە بە فلتەری لە ناوچوونە ئەچینەم شارە ینی هۆکاری چۆڵکردن بەشێک لە خەڵکەکەی ئێمە ئەوەنین دەی لە مەجای ئەدەب لە مەجای هونەر لە مەجای گەشتیارە خەڵکی مختەسمان هەبوو شارەکەیان جێهێشتووە بەڵام ئەمە هۆکاری ئەوەیە کە خزمەتێکی وەکو پێویست نییە ئەوە ینی حکوومەتی ئێمە ئەبێ ئەوە بزانێ خزمەتکردن تەنها بە قیر و جادە و دووساید و لایتین و ئیزا و ئینارەکانی سەر جادە و شەقامەکان نییە خزمەت ئەوەیە تۆ کەرتێکی بژانەوە هەبێ کەرتێکی گەشتیاری هەبێ گەشتیار بێ سەردان کە خزمەت ئەوەیە تۆ پرۆژێکی استراتیژی لە شارەکە تا بێ بەداخەوە لە کفریا هیچ پرۆژەیەکمان نییە بە ناوی پرۆژەی ینی استثمار بێ ینی هیچ شتێک لەم جۆرەمان نییە و هەوڵی ئێمە و دووپات یەکەمەوە ئامادەیەکەی ئێمە و ئەوەندەش علااقاتی من لەگەڵ بەڕێوەبەرێتی گشتی گەشت و گوزار هەیە و لەگەڵ ئەو بەڕێوەبەرێتی کە ئێستا ئێمە لایەن میوانی و داوامەکەمان لێرەیە بە هەمومان ئێمە هەمانگی ئەو مقاول و ئەو کەرتە ئەکەین کە بێتە کفری و خزمەتی بواری گەشتیاری بکە. مامۆستا سۆرانێکێک لە ئامانجی ئەم چاوپێکەوتنە ئەوەیە بینم نزیکەی دوو مانگێکی وەخت سێ مانگێکە بێت تۆ جەناوت بەڕێوەبەری ئامادەی گەشت و گوزاری تەکانێک هەیە ینی بۆ زیاتر ئەم ئامادەیە بژێنەوە چی بکرێت لەو ئامادەیەکی خۆتان لە ڕووی مامۆستا و کەرەستە و پێداویستی من زانیاریم لا هەیە بەشێک لەو کورسیانەی کە دانیشن زیاتر لە 50 کورسیە جەنابەت بە هەوڵی خۆت دابینت کردووە پێت وانە گەر دەستی هاوکاری بۆ ئێوە درێژ بکرێت ئەم ئامادەیە هەنگاوێکی باشتر دەهاوێژێت لە ڕاستیە لە دەست بەکاربوونی منەوە کە ئاگاتە 2 مانگ تەنانەت یەک ڕەحلەیەکی ئەم ئامادەیەش نەماوە گەڕانومەتەوە بۆ پەروەردە و تەواوی کەرەستەکان بە عیلاقات پەیاکراوە ئێستا ئەتوانم بڵێم لە ئاسی زانکۆکانی هەرێم کە زانکۆ باش و ناودارەکان چ منەسە چ داتاشۆ چی کورسەکان چ لە ڕەحەکان چێشتخانە هەرچەند ئێمە پێویستمان بە بینایەکە تایبەت بە خۆمان بێ ئێمە بەشێکمان لە دەرسەکانمان دەرسی میوانداریە دەرسی ئوتێلداریە ئامادەیەکە ئێمە سیاحە فندقەیە یعنی ئەبێ ئێمە بەلایکەم بینایەکی وامان هەبێ کە خۆی فندقێکی هەبێ ئێمە دەرسی ڕیسیپشنمان هەیە یعنی بۆ دەرسێکی ڕیسیپشن ئەبێ لێرەوە بڕۆینە سلەیمانی یعنی ئەوەی بۆ ئێمە گرنگە وەکو ئامادەیەکی ئێمە هەتاوەکو ئێستا ئێمە خاوەن پاسێک نین یعنی بەلایکەم بەبێم ئامادەی ئێمە کە نزیکەی 60 لەبەی هەیە ئەبێ خاوەن 2 پاس بین چکە هەموو پێنجشەمانی
پلانێکی ئێمە گەشتێکی زانستی ئەبێ بۆ خوێنکاران بکەین هەم بۆ شوێنە گەشتیارەکان هەم بۆ شوێنە ئاسەواریەکان هەم بۆ تەواوی ئەو ئوتێلانەی کە گراندن ئەوانەی کە لە سەروی 5 ئەستێرۆن پێویستەکە ئێمە ئەو شتانەمان هەبێ. سۆران عوسمان بەڕێبەری ئامادەی گەشت و گوزاری کفری لە گەرمیان دەست خۆش بێ سپاس بۆ کۆی زانێرەکانت دیارە وەک جەنابی ئاماژەی پێکرد بواری گەشتیاری یەکێکە لەو بوارانەی کە دەتوانی وەکو سامانێکی گرنگ بۆ وڵات بەرجەستەی بکەیت من ئەمە کۆی زانیاریەکانی سنووری کفری بوو هەروەها دوێنێش یاری کۆتایی خولی هەڵبژاردەکان کە لەلایەن لیژنەی تیپە ملیەکانی کفری بە هاوکاری قایم قامەتی کفری لەگەڵ بەڕێوەبەرایەتی لاوانی گەرمیان ئەنجامدرا هەڵبژاردەی کەلارتوانی نازناوی خولەکە بەدەست بهێنێت لە بەرامبەردا هەڵبژاردەی دووس خورمات و پلەی دومی بەدەستێنا. زۆر سپاس بۆ پەیامنێرمان حەیدەر ئەحمەد کە بەشێکی ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمان بوو سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت بەڵێ ئەزیزان بۆ پێی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەفرێکی باش بەفرێکی زۆر لە ناوچە شاخاویەکان و لە سنتەری شاری سلێمانیشدا باری کە هاوڵاتیان بە مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش ڕویان لەو ناوچانە دەکرد کە بەفری لێ باریوە بۆ بە مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش و شەڕە بەفر هاوکارمان کۆژان راپۆرتێکی لەو باریە بۆ ئامادەکردوین پێکەوە بینەرەبین و دواتر بەردەوامەبین. لەو بەفرەباریوە زەوی یەک پارچە زیوە نەبەر دیارە نەدرەخت نە هەورازی بەرز و سەخت خۆشەویستان گەر ئەیبینن لێرە بەفرێکی زۆر باریوە سلێمانی یەک پارچە سپی پۆشیوە وەکو بووکێکی جوان خۆی ڕازاندۆتەوە و هاوڵاتیانیش لە خۆشی ئەو بەفرە ڕویان لە شاخی ئەزمار و گۆیژە کردو وەکو ئەیبینی بۆ کاتەکانی خۆیان و بۆ خۆشی بەسەربردننی خۆیان هاتوونەتە ئێرە و بە شەڕە بەفر کاتەکانیان جوانتر و خۆشترەکەن ئێستا ژەشمە لای کۆمەڵێک لە خێزانە جوانەکان قسەیان لەگەڵەکەم بزانم هەستیان چۆنە کاتێک هاتوونەتە ناو ئەم کەشوها خۆشە و دیارە ئەم ساڵ مە بۆی دووەمین جارەکە بەفرەبارە لەناو شاری سلێمانیە لەگەڵماون خێزانە ئەوە شەڕە بەفرەکەم ئەوە بزانە منیش بەدەر نابم لەو بەفرە لەو تۆپەڵانی کە بۆم هەڵەدەن لەگەڵتان نابم سڵاتان لێوێ ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش بژیت سپاس بەڵێ وایە هەستە چۆنە کە لە شاری سلێمانی لەم کاتەیە کە بەفرێکی زۆری لێباری و دیارە ئێوەش لەگەڵ خێزانتە هاتوونەتە ناو بەفرەکەەوە چۆنە بەلاتەوە تاوان کاتێکی زۆر زۆر خۆشە کە لەگەڵ خاو خێزانەکە تاییتە ناو شوێنێکی ئاواوە بەڕاستی بەفربانی نیشتێکی زۆر زۆر خۆشە تاو هیچی ترم نییە کۆمەڵێک یادگاری جوانیشتان تۆمار کردو بێگومان مجموعەیەک ڕسم ئەگیرێ و بۆ چەندهای چەند ساڵی تر سەیری ئەو وێناناکەی کۆمەڵێک یادگاری جوانی بیر ئەهێنێتەوە کەوەکو ئەم ڕۆژەی تە ئێرە بێگومان هیوادارم هەمیشە لە خۆشییا بن هەمیشە لەگەڵ خێزانە جوانەکەتە لەناو ئەو کاتانە لەناو سروشتە کاتەکانی خۆتان بەسەر بەرن ئەم کاتەوە باش بەخێر بێسەر چاو لەگەڵ هاوسەرەکەتە هاتوویە ئێرە دیارە کە بەفرێکی زۆر باریوە و شۆفێرانیش بە ئۆتۆمبیلەکانیان ڕویان لە ناوچەی ئەزمەڕ لە شاخی ئەزمەڕ و گۆیژە کردووە ڕێنمای چییە بۆ شۆفێران بەخێراتنی کەناڵە خۆشەویستەکەتانەکەم کەناڵی پێشمەرگە کەناڵی هەردەم زیندوو لێرەوانەیە دەستخۆشی لە هەموو لایەکەکەین هیوادارین خۆشی و ناخۆشیەکان تێک نەدەن ئەو خۆشیانەی کە ئەمڕۆ بووە شۆفێران بە هێواشی لە سەر جادەکان بە حەزەرەوە سیارە لێ بخڕن چکە ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە لەوەی هەفتەی داهاتوو ئەمە نەبێت ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە مادەم ئەو خەڵکە هاتوۆتە دەرەوە ئەو قەرەباڵغیە هەیە
هەموو کەسێگە ڕێنمایی ئەم قەڵەباڵغیەکە زۆ سوپاسیانەکەین و دەستخۆشیش لە ئێوە هەمیشە لە خۆشییابن زۆر سپاس بۆ ئێوەش بژین بەڵێ دەفرانێمە لەگەڵیان بەردەوامە بین و زیاترە ڕۆمەنە و هاوڵاتیانەوە بزانم ئەوان هەستیان چۆنە و چۆن خۆشیان بۆ ئەم بەفرە ئامادە کردو لەگەڵ ناوە شکرا بفرا بسر سرمایا سڵاتیان لێبێت چۆنن ئەم کاتە باش سپاس ئێوە لەگەڵ هاوڕێکان تا هاتوونەتە ئێرە دیارە بەفرێکی زۆر باریوە هەستت چۆنە هەستێکی زۆر خۆشیە و چۆنیش خۆتان ئامادە کردووە وڵای تر دەماڵەوە بووین و بڕیارمان داوتمانە چینە دەرەوە هەزمەڕون ئەو هەوایەکی خۆشی هەیە و جەوەکەی خۆشە و دیارە تۆ زۆر سەرماتە ئەو کەسانەی کە لێرن ڕێنماییت چیە بووێنەوە ئەو کەسانەی دیکەش کە لە دوای ئێرە لە دوای ڕوولێراکەن پێت باشە ینی چیان پێ ئەڵێ خوان ئامادە بکەن خوان چۆن پێچنەوە وەڵا سەرمایە جۆگانی بە سایرێ ناگەیان لە خۆیان بێت و تر بڵندی هەمیشە لە خۆشییاون زۆر سپاس بۆتەوە بەڵێ دەفران وەکو بینیت هاوڵاتیان لە ناو بەفراکەیان دیارەکە شۆەکەی زۆر ساردا بۆ ئێمە ڕێنمایی هاوڵاتیانەکەین کە زۆر بە باشی خۆیان بپێچنەوە جلی گەرم لەبەرکەنەوە بە تایبەتیش ئەو مناڵانە کە مناڵ لەگەڵ خۆیان هێنن دیارە حەزیان لە ناو بەفرەکەیە بۆیە هیوادارین کە زۆر بە باشی خۆیان ئامادە بکەن من لەگەڵتان لەبەردەوامە بم شکرا بفرا بسر سرمایا آرام آرام دتا خواره رسی جانی دا پوشی ویم واکو داری وڵا دیارە بیننەوە بەفرە دووبارە دەستی کردێتەوە بەبارین و خەڵکی هەر بە لێشە زیاترێت ڕوو لە ئەزمەڕ و گۆژە دەکەن و ئەوەی کایبینین گەنجانە لێرە بۆ کات بەسەربردننی خۆیان ئاگریکیشان کردوێتەوە و تا زیاتر لێرە بن هەم چێش لە جەوەکە ببین و هەر سەرماشیان نەبێ من لە ئەچمە لایەن قسەیان لەگەڵەکەم با بزانم هەستیان چۆنەکەوە بە فولباری و لەم جەوە تایبەتیان ئەم کاتە باش کاتێک باش هاتوونەتە ئێرە هەستان چۆنە لەم جەوە خۆشەیە و ئاگریشتان کردوێتەوە بەڕاستی هەستێکی خۆشە لەگەڵ هاوڕێیان ڕفیقان هاتوین چکە لە ساڵێکە بۆ جاری وایە جارێکە بارێ لەگەڵ ڕفیقان هین و خۆشیە لێرە دەرەبین ناو بەفرەکە ئێوە تاکوچەنێک ڕێنمایەکانی هاتوچۆتان پەیڕۆ کردووە چونکە بینن کە هێواش ڕێگاکان نەیبەستێت بەڕاستی پێویستە ڕێنماگانی هاتوچۆ لەم کاتە جێبەجێ بێت چکە بە جادە ئایبەسێت و دەستخۆشی لە کارمەدانی ڕووداوی هاتوچۆکەین دەستان خۆش بێت ئەم کاتەوە باش جەنابش باش زۆر سپاس تۆ وەکو هاوڵاتیەک کاتێکە ڕوود لێرە کردووە ڕێنمایی تۆ چیە بۆ گەنجان بۆ شۆفێران چیان پێڵێ وڵی داواکارم لەو خوشکبرانێکەوە شوفێریەکەن زۆر لەسەر خۆیان بڕۆن بگەڕێنەوە چونکی ڕەنگە احتمالە کەمێتر ئەو جاداوشتە بیبەستێت هیوادارم کەوەی کە هاتۆ بۆ خۆشی هاتۆ بە خۆشیش بگەڕێتەوە لەزەتی لەو دەرچنەوەی بکات من کە تۆ ڕوود کردوتە ئێرە بۆ خۆشی هاتووی کاتێکی خۆش لەگەڵ خێزانەکەتە لەگەڵ هاوڕەکانت بەسەر بەریت با هەر خۆشەکە بەردەوام بێت و دوور بێت بەکارەسات جا خۆی بفعل وایە شتەکان دەبێت ئەڵێکە ئینسانڵێ بۆ خۆشیەتی تو دەبێت ساتی لە خۆشی وەرگریت و گەڕانەوەش هەر بە خۆشەکە بگەڕێتەوە نەک تووشی حادسە و کۆمەڵێک شتی ناخۆشی دێتە سەر ژیانی ئینسانەوە سڵاحەتەکەم هەستە چۆنە کە هاتووی بۆ ئێرە کەش و هەوایەکی سارد و بەفراوی و وەکۆبی لە کەرکووکیش وەفر نابارە نەوەڵاشتێکی زۆر خۆشمەیە ئەو ڕێدوورمان بڕیەوە تەنها لەبەر بەفرەکە لەبەر بەفرەکە لە کەرکووکەوە خوا بەخێر بێن سەرچاو سپاسەکەم حیاتەکەم ئەو مناڵە جوانەش سەرمایەتی ماشەڵڵا چاوەکانیشی زۆر جوانە جا خۆشەویستان پێم خۆشە ئاماژە بە شتێکی دیکە بکەم بەڕاستی دیاردەیەکی زۆر ناشرینە تۆیتە ئێرە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و بۆ خواردنەوەی خۆت تکایە ئەم بتڵانە لێرە فڕێمەیە
سیمای ئێرە ناشرین بەکە ئەبینین کە دیمەنێکی جوانە کاتێکی خۆش بەسەرەبێ تکایە بە فڕیانی ئەو پاشەڕۆیانە سیمای شار ناشرینتر مەکە ئەوە ئێمە ئێستا کۆیەکەینەوە. ئەمڕۆ چەند تۆبەڵێ وەڵا بدەستی واکم زۆر هەستە چۆنە کاتەکانتان چۆن بەسەر بردووە ئەبینین جەیەکی زۆر خۆشەوە بەردەوامیش بەفرەبێت. وەڵا زۆر خۆشە سواز بخواندا بەفر زۆر کەم لە کوردستانە بارە تر زۆر خۆشە. ئارە دیمەنی سلێوانی زۆر زۆر جوانە و ئێوەش هیوای خۆشیێکتان بۆ خوازین هیواخوازین کە هەر بۆ خۆشیش بڕۆنەوە. زۆر سپاس دەکەم لەگەڵ تەشاوەر ساقە زۆر سپاس. هەستە چۆنە جەوەکە چۆنە بینی؟ ڕاجەیەکی خۆشە و بەتەواان تا کەی لێرە تا تۆزی دێت چکە بار ناکەم ڕێگا بمێنێ. باسی ئەوە کات ئەڵێ بڕواناکەم ڕێگا بمێنێ ڕێنمایت چیە بۆ شۆفێران بۆ ئەو کەسانەی زۆر سپاس بۆ کەسانەی کە ڕوو لە ئێرە ئەکەن و هەتاکو و کاتێکی زۆر بەتەما بمێنەوە. وای پاپند بن بە بڵێن هاتوچۆ کە ئێرە گیرا ینی محاولەوە نەکەن بە زۆر بێنە سەرەوە چونکە ئەوە بۆ خۆیان خراپە. ئێستا مەگەر ئەو لایەن گرت بوو نەچوینە سەرەوە بەتەمای سەرەوە بووین کە نەیان هێش گەڕاینەوە. بێگومان وەکو ئەو هاڵاتیش باسی کرد هێواش هێواشە تاکو زیاتر بڕۆیتە سەرەوە ڕێگا سەختترە بێت و زیاترەی بەستێت و مەترسیش لەسەر شۆفێران زیاترەکات بۆیە هیواخوازین کە پابندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن و ئاگاداری سەلامەتی خۆتان بن بۆ ئەوەی کە پارێزرا بن لە هەموو ڕووداوێکی هاتوچۆ و ساتەکانتان بەخۆشی کۆتایی پێبێت. شەکیرا بەخێرا سر سر مایا آرام آرام دێتە خوارێ دێتە خوارێ رسی جانی داپۆشی لەسەر شەقامەکان وەکو خۆشتانەی بینن کە خەڵکێکی زۆر وەستاون و ئەم خێزانە جوانەش ئەچمە لایەن بابزانم شەرە بەفرینێکی جوانیشان دروست کردووە. سڵاو لێ دروست بۆ جوانی دروست بۆ جوانی بۆ دوو ڕسمێ جوانی بۆ بگرین و هاتینە لاکن بم بەفرە جوانە باش شتێت جوانتان بۆ دروستکەن و ڕسمێ بگرین با خەڵکیش بۆ خۆیان هەمووی بەسەرم بەفرێ یاری بکە و ڕسمێ بگرێ و ئەو شتە جوانانە دروستکە عالمان دڵیان خۆشە بێ و بۆ خۆمانە ڕ کاتەکانیان بەخۆشی بەسەر بن وەک هاتوون چێژ لێ ببین وایە وای ئەم شەرە بەفرینە تاکو کێمێنێتەوە ئینشەڵڵا هەتاوە تامێنێ. تۆ زانی بۆچی ناوینراوە شێرە بەفرینە؟ ناوەڵە منش نایزانم. وەڵە خۆشەویستان ئێمە هاتینە کۆتایی لە کۆتاییشا داواتان لێکین کە زۆر ئاگاداری شۆفێریکردنتان بن وەکوەزانین کە بەفرێکی زۆر باریوە و ڕێگاکانیش هێواش هێواش کە دەیبینی دەیبەستێت و بە ناوی کارمەندانی هاتوچۆشەوە داوا لە سەرجەم شۆفێران دەکەین زۆر ئاگاداری شۆفێریکردنتان بن هیواخوازین کاتێکی خۆش بەسەر بەرن و دوور لە هیچ ڕووداوێکی هاتوچۆ ئاسوودە بن. بەفرە بشۆم هەر ببارێ هەر ببارێ. سپاس بۆ هاوکارمان کۆژار بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە بە هیوای سەلامەتی بۆ هەموو هاوڵاتیان و شۆفێران کابانبەستی بەسەربردنی کاتێکی خۆش سەردانی ناوچە شاخاویەکانەکەن سەردانی ناوچە بەفرایەکانەکەن بە مەبەستی کاتێکی خۆش. بەڵێ خۆشەویستان ئێستا کاتی هەواڵەکانە ئەچینە لای هەواڵەکانەوە و دواتر بەردەوام بین. مستەفا شاڕۆ سەرپەرشتیاری کۆبنەوەکانی ئەنجومەنی سەرکردایەتی گشتیەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند کۆبنەوەی ئەنجومەنی سەرکردایەتی گشتیەکێتی بۆ گفتوگۆکردن لەسەر بەرگە و خاڵەکانی پەیڕەوی ناوخۆ پەسەندکردنی بەردەوام دەبێت. قایمقامی چەمچەماڵ ڕایگەێنێت هیچ کێشێک لە بەرەمێنان و گواستنەوەی غاز لە سنوورەکەدا نییە و لە دوانێکی قایمقامی هەولێری ڕەت دەکاتە و دەڵێت لە هەولێر کێشەی غازەیە نەک لە چەمچەماڵ. دوای کۆبوونەوەیەکی چڕی لێژنەی دامەزران و بەشێک لە پەرلەمانتارانی عراق سەرنجام بڕیاردرا
ئەو لێستە هەڵبوەشێنرێتەوە کە پێشتر لەلایەن پەروەردەی کەرکووک بڵاوکراوەتەوە بۆ دامەزراندنی دەرچوان. تارق حرب یاساناسی عراقی لە لێدوانێکی ڕۆژنەماوەنیدا ئاشکرای کرد بەپێی دەستور ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت ڕوبەڕووی کۆمەڵێک ئاستەنگ دەبێتەوە. ئاماژەی بۆش کرد دەستوری عراقی لە مادەی 64دا مەرجی هەڵوەشانەوەی ئەنجومەنی نوێنەرانی داناوە بۆ ئەوەی لە ماوەی 2 مانگدا هەڵبژاردننی پێشوەخت ئەنجام بدرێت. سەرجەم لایەنە سیاسەکانی عراق ڕەزامەند بوون لەسەر ڕاستپاردنی محەممەد تۆفیق عەلاوی بۆ سەرۆکایەتی حکوومەتی عێراق تەنها 2 فراکسیۆن نەبێت. عباس موسەوی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بەوە کرد وڵاتەکەی پێشوازی لە هەڵبژاردننی محەممەد تۆفیق عەلاوی وەک سەرۆک وەزیرانی نوێی عێراق دەکات. سەرچاوێکی ئەمنی لە ڕۆژاوی کوردستان ڕایگەیاندووە هێزەکانی ئەمریکا دەستیان کردووە بە فراوانکردنی بنکە سەربازیەکانی خۆیان لە کێڵگەی نەوتی شاری دێرەزور لەگەڵ تەلبیدەر لە باکووری ڕۆژاوی شاری حەسەکە کە بە گەورەترین دوو بنکەی سەربازی ئەمریکا دادەنرێت لە سووریا. ڕوانگەی سووریا بۆ مافەکانی مرۆڤ بڵاوی کردەوە بەهۆی بۆردومانکردنی شارۆچکەی سەرمین لە ئەدلیب و شاری ئەتبار لە ڕیفی حەلەب لەلایەن فڕۆکەکانی ڕووسیاوە 4 هاوڵاتی مەدەنی کوژان و ژمارەیەکی تریش بریندار بوون. لە باشووری شاری لەندەن کەسێک بە چەقۆ هێرشی کردە سەر ژمارەی گاوڵاتی و دواتر لەلایەن پۆلیسەوە کوژرا. لەبارشەوە پۆلیسی بەریتانیا ڕایگەیاندووە کەسێک لە باشووری لەندەن بە چەقۆ هێرشی کردوێتە سەر ژمارەی گاوڵاتی و چەند کەسێکیشی بریندار کردووە. ڕێکخراوی تەندروستی جیهانی بڵاوی کردەوە زۆرینەی وڵاتان ئامادەکاری دەکەن بۆ ئاشکراکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە ماوەی هەفتەیەکدا و پێویست بە گرتنەبەری ڕێوشەنی زیاتر ناکات بۆ بەرەنگاربوونەوەی ئەو ڤایرۆسە.
بەڵێ خۆشەویستان دووبارە سڵاوتان لێ بێ کاتی گفتوگۆکردنی تەوەرەکانمانەوە چینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمانش گفتوگۆکردن دەبێت لەسەر گۆڕانکاریەکانی کەش و هەوا لە هەرێمی کوردستاندا بە گشتی و لە شاری سلێمانی بە تایبەتی بۆ پێی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەفرباری لە ناوچە شاخاویەکان و لە سەنتەری شاری سلێمانیشدا بەفرباری و ئەمڕۆ لە میوانەکەمانە پرسیم بزانین ئایا ئەگەری دووبارە بەفربارینەوە لە سەنتەری شاری سلێمانیدا ئەگەری هەیە خودنەوە لە هەمان کاتا باز لە ڕێژەی بارانباری نەکەین بزانین ڕێژەی بارانبارین بۆ ئەم ساڵ بە بەراورد بە ساڵی پار ئەم کاتانە چۆنە و چەند و جیاوازەکەی لە چیدا بۆ مەبەستش میوانداری بەڕێز ئاسۆ کەمال بەڕێوەبەری کەشناسی بوومەلەرزە زانی سلێمانیمان کردو کاک ئاسۆ سڵاو لێبێ و بەیانیت باش. سڵاو لە بەڕێستان زۆر سپاس بۆ جەنابتانەوە زۆر سپاس بۆ بینەرانی گەلی کوردستان. زۆر سپاس بۆ تۆش بەخێر بێت. کاک ئاسۆ بە سەرەتا لە کەشناسیەوە دەست پێ بکە و ناساندنێ بۆ کەشناسی بزانین کەشناسی چییە گرنگی بەچی ئەیات؟ بڵێ کەژناسی زانستێکە بایەخ بە کەشوهەوا و دیاردەکانی کەشوهەوا و ئەو گۆڕانکاریانی کە لە بەرگە هەوادا ڕوو ئەداد و ئەمە هەر لە کۆنەوانێ جێی ئەهمیێت و بایەخێکی گرنگ بۆ لەلایەن مرۆڤایەتیوانەوە هەر لە کۆنی شەوانێ بایەخی پێدرا و لە کاتانی ئێستا ژابەرە و پێشچوون چوە و زیاتر ئەوەی کە کەژناسی کە زیاتر بەرەو پێشەوە چوو بێت لە سەدەی 19 هەما بووە کە زۆر احتیمامێکی گرنگی پێراوە ئەویش دوای ئەوەی کە تۆڕەکانی چاودێریکردنی کەژناسی و ویزگەکانی کەژناسی و چاودێریکردنی کەژناسی بەرەو زیاتر ڕۆشتووە و زیاتر دروست کراوە و لە هەمان کاتدا پەیوەندیەکانی نێوان ئەم ویزگە کەژناسیانە لە ناو خۆیانە لە پێناو گۆڕینەوەی داتاکان و بۆ خزمەتکردنی زیاتر ڕوتی کەژناسی و لە سەدەی 19 هەما زیاتر بەرەو پێشچوون چووە و بە حکمیەوەی کە سەدەی 19 هەم تەکانێکی باشی لە پێشکەوتنی تەکنەلۆژیا و پێشکەوتنی ئامێرەکانە بەدی ئەکرێت و لەوانە مەسەلەن بۆ نمونە یەکەم مانگی دەستکرد کە دروست کرا بۆ چاودێریکردنی کەشوهەوا مانگی تایرۆس کە لە ساڵی 1960 دروست کرا و جگە لەمانە کۆمەڵێکی زۆر لە سیستەمی ڕاداری کەشوهەوا و جگە لەمانە کۆمەڵێکی زۆر لە ویزگەکانی کەژناسی ئۆتۆماتیکی کە ئەمانە هەمووی داهێنانی تازە بوون کە لە ئەخیر جارە ویزگەی کەژناسی ئۆتۆماتیکی لە شێوەی سمارت و زیرەکە کان کە ئێستا لە جیهانە بڵاو بۆتەوانێ و چەندین ئامێری تری دیجیتال کە بەکار بهێنرێت لە بواری کەژناسیە چکە لە بەریکەوە کەژناسی ڕۆڵێکی گرنگی هەیە لە بوارەکانی ژیانە لە بواری ئاوەدانکردنەوە لە بواری گەشت و گوزارە لە بواری فڕۆکەوانیە لە بواری ئاودێری و بەنداوەکانە تەنانەت لە بواری سەربازیشە بەکار ئەهێنرێت. زۆر باشە دەستەکانە خۆش بەیە کاگاسەوە پێم خۆشە لە بەفربارینەکەی چەند ڕۆژی ڕابردوانێ دەست پێ بکەین هەروەکو هەمومانەزانی کە لە چەند ڕۆژی ڕابردووە بەفرێکی زۆر باش لە ناوچە شاخاویەکان و لە سنتەری شاری سلێمانیشدا باری ئەگەری هەیە ئەم بەفربارینە دووبارە بێتەوە لە سنتەری شار. بەڵێ لە چەند ڕۆژی ڕابردووانە بەهۆی کاریگەری ئەو نزمە پاڵەپەسووی کە لەسەر ناوچەکانمان بوو شەپۆلێکی باران و بەفربارین زۆربەی زۆری ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستانی گرتوانێ بە تایبەتیش پارێزگای سلێمانی و دەوروبەری کە ئەم جاریان بەدەر لەوەی کەوا جارەکانی تر زۆری بەفربارینەکان لە ناوچە بەرزای و شاخەکان نبوو بەڵام ئەم جارە زۆربەی زۆری سنتەری شارەکان و شارۆچکەکانی دەوروبەری سلێمانی گرتوانێ کە لە سنتەری پارێزگای سلێمانیە 8 سانتیم بەفر باری و ئەمیش کاریگەری ئەو شەپۆلە بوو کە ڕووی لە ناوچەکانمانە کرد و ئێمە لە کاتی ئێستادا لە زستانین و لە مانگی یەک و زیاتر کە ئەم مانگی یەک و دوو ئەگەری بەفربارینەکان هەیە تا مانگی دوو ئەگەری بەفرباری هەم ئەمە وەکو ئەگەر بەڵام جاری وا هەبوو ئێمە لە بەهاریشە بەفرباریوە سنتەری شارەکان لە مانگی سێ باریوە احتیمالی زۆری هەیە ئەگەر کە ئەو بارستە هەوای کە ڕوو لە ناوچەکە ئەکات چونکە دابارینی بەفرپەیوەندی بە جۆری ئەو بارستە هەوایە کە ڕوو لە ناوچەکە ئەکات نمونە ئەبێ بارستە هەوایەکی گەرم و شێدار لەگەڵ یا بارستە هەوایەکی ساردگەن مەبەستمەوەی لە ساڵانی ڕابردەوە پێوداتانی لای بەڕێستان شتیوا ڕوویاوە لە مانگی سێ لە بەهارا باری بووبێت بەڵێ من ئەوەی کە من لە بیرم بێت لە مانگی سیا من ئاگادار بووم بۆ بەیانی ئەمە خۆمان
ویستومانە بچین بۆ سەیران بەیانی سێرمان کردو حوشەکە بەفرباریوە لە مانگی سیانی لە بەهارا بووە ئەمانە هەمووی ئەگەر و هەمووی ئەوەیە کە چاوەڕێ ئەکرێت کە ڕوو بدات چکە گۆڕانکاریەکانی کەش و هەوا زۆر بە خێرایی و زۆر بە سەریعی ڕوو ئەداد و وەکو ئەرزیشم کردی ئەو بەفربارینانی کە ئەبارێت پێویستە کە لە بەکتایبەتی لە کاتی بەفربارینە پێویستە ئەو بارستە هەوایە جیاوازە لە بارستە هەواکانی ترەبێ بارستە هەوایەکی ساردی جەمسەری بێت و کۆمەڵێ پلەکانی گەرمای چینەکانی سەرەوەی بەرگە هەوا پێویستە دابەزێت جاری وایە ئەگاتە ناقص 27 اینجا پاش ئەوە ئەمانە ڕادێشێ زۆر بێت لە هەوا ئەوانە هەمووی کاریگەری هەیە کە بێتە هۆی ئەوەی کەوا بەفربارین ڕوو بدات. بەڵێ لە کاتی بەفربارینەکە هەماهەنگی ئێوە لەگەڵ بەڕێوەبەرایەتی هاتوچۆیە چۆن بوو بۆی کە هاوڵاتیان وشیار بکرێتەوە یاخود ئێوە پێشتر ئەوان ئاگادار بکەنەوەیە کە بەفرێکی لەو شێوەی ئەبارێت؟ بەڵێ ئێمە خۆمان هەروەکو بەڕێوەبەرایەتی کەژناسی بۆ مەلەرزەزانی سلێمانی لە لیژنەی فریاگوزاری خێران کە سەر بە قایمقامێتی پارێزگای سلێمانیە کە ئەمە چەند جارێکی کەش باسمان کردووە کە ئەمە پێک هاتوو ئەم لیژنەیە لە کۆمەڵێک فەرمانگەی خەدەمی لە بەڕێوەبەرایەتی ڕێگاوبان لە شارەوانی لە ئاوەڕۆ لە پۆلیسی بەڕێوەبەرایەتی پۆلیس بەڕێوەبەرایەتی کارەبا و هەروەها بەرگری شارستانی ئەمانە هەموو ڕۆژانە ئێمە لینکەکەی لە بینمانە ئەو گۆڕانکاریانی کە لە کەشوهەوا ئەبێدیا ئەو پێشبینانی کە لە بەڕێوەبەرایەتی گشتی کەژناسی هەرێمەوە بۆمانە دێمە ئەینێرین بۆ ئەوانە بۆ بە ئاگابوون لە هەرچ ئەگەرێک و گۆڕانکاریە کە لە کەشوهەوا هەیە و پێشتری ژەمە چەند جارێ باسمان کردووە کە هاوڵاتیان پێویستە کە لەو ڕۆژانی کە باری ناجێگیری لە کەشوهەوا دروست ئەبێ بە تایبەتی لە ڕۆژانی بەفربارین یا ڕۆژانێک کە تەم ئەبێ یان بە ڕۆژانێک کە باران و ئەبێتە هۆی بەرزبوونەوەی ئاو پێویستە هاوڵاتیان چکە لەو هاوڵاتیان وە بە تایبەتی شۆفێران ئەبێ پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ چکرد لەو کاتانەدا ئاستی بینین کەمە بێتەوانێ ئاستەنگ دروست دەبێت جاری وایە پلەکانی گەرما کە بۆ نمونە دوێنێ و ئەم ڕۆژ پلەکانی گەرما لە ژێر سفرەوە بووە کە لە هەنێ ناوچە بە تایبەتی ناوچەکانی دەرەوەی شار کە ئەگەری ئەوەی هەیە کە شەختە و بەستەڵک دروست ببێت لە پێناوی سەلامەتی جانی خۆیان و هەوڵاتیان پێویستە پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆوان. لەگەڵ بەڕێوەبەرایەتی پەروەردەش تا هەماهنگیتان هەبوو چونکە ئەوان کردیان بە پشوو یاخود ئەوان لە بەرباری ناجێگیری کەشوهەوا کردیان بە پشوو؟ بەتاکید ئەوە ئێمە هەر دوێنێ و پێرێ پەیوەندیمان کرد جەنابی جێگری پارێزگا قسەمان کرد لەسەرەوە کە ئایا بۆ کاتەکانی دوێنێ بوو بکرێ بە پشوو من ئێمە ئەوەی کە بە پێی پێشبینەکان لامانە کەشوهەوا سبێنێ پلەکانی گەرما ڕوو لە داوەزین ئەکا بەڵام کەشوهەوا تا ڕادەیەک جێگیر ئەبێت بەتاکید ئەوە بوو دوێنێ کەشوهەوا تا ڕادەیەک جێگیر بۆ ئاسمان ساماڵ بوو بەڵام پلەکانی گەرما نزم بەڵام جەنابی جێگری پارێزگا ئەمری بەوە کردبوو کە قەزاو ناحەکان لە کاتەکانی ئێستاشا لەوانەیە ئاستەنجان هەبێت لەو ناوچانە بەفێکی زۆر باری بوو ئەوە بوو لە زۆرێک لەو شوێنانە کرا بە پشوو. زۆر باشە باسی نزمبوونەی پلەی گەرمات کە کاگاسۆن نزمترین پلەی گەرما کە لە لای ئێوە تۆمار کرابێت چەند بوو لە چ ساڵێکا بوو بەرزترین پلەی گەرماش ئەگەر لاتانە پارێزگای سلێمانی ئێمە بەپێی ئەو ئامارانی کە لە لامانە لە بارانبارینەکان لە ساڵی 1940کەوانێت تۆمارە لە لامان تا ئەو بارانی کە دوێنێ و پێرە باریوە و داتاکانی کەشوهەوا هەموو ساڵەیە لەماوەی هەموو ساڵە نزمترین و نزمترین پلەی ئەوەی کە تۆمار کرابێت لە ویزگی کەژناسی سلێمانی ناقص 12.5 بووە لە ساڵی 1970 تۆمارکرا بێ لەوەش مەسەلەن ناقص 9مان هەبوو ناقص 8مان هەبوو ناقص 7مان هەبووی تر ئەو ژمارانەی ترمان هەبوو بەپێی وەزەکانی زستان ئەوە کەمترین نزمترین پلە بۆ کە تۆمار کراوە ناقص 12.5 بووە لە ساڵی 1970 و بەرزترین پلەی گەرماش کە تۆمار کرابێت لە ویزگی کەژناسی سلێمانی 47.1 بووە لە ساڵی 1990 لە مانگی ئابا تۆمار کراوە دیسانەوە ئەویش لە مانگەکانی تەموز چکە ئێمە پلەی گەرما زیاتر لە مانگی تەموز و ئابا تۆمارەکرێت لە لای ئێمە لە چلەکانە هەرتیا بۆ 44 45 43 ئەمانە هەمووی تۆمار کراوە. زۆر باشە ئێستا باسێک لە ڕێژی بارانبارین بکەین بزانین ڕێژەی بارانبارین بۆ ئەم ساڵ بە بەراورد بە پار ساڵ ئەم کاتانە چەنە ڕێژەکەی چەند و جیاوازەکەیان چەنە؟ بەڵێ ئێمە کۆی گشتی بارانبارین تا ئێستا لە سنتەری پارێزگای سلێمانی بۆ وەرزی 2019-2020 340.4 ملیم باریوە تا ئێستا
340.4 بەڵام بەراورد بە ساڵی پار 684.2 ملیم بووە ساڵی پار تا ئەم بەروارە بەڵام بەراورد بە پێرار ساڵ 208.2 بووە تا ئەم بەروارە بەڵام وەکو چەند جاری کەژی شارەتمان پیاوە ساڵی پار ساڵێکی بەدەر بووە لە ساڵەکانی تر نەک لە پارێزگای سلێمانی بەڵکو لە هەموو هەرێمی کوردستان بە ناوچە گەرمیانەکانی شەوانە کە ڕێژی بارانبارین و بڕی بارانبارین تایە کەمە هەمووی دووقات و سێقات باریبوون لە ناوچەی مێرگە سوورە 2000 ملیمی تێپەڕان یان لە ناوچەی پێنجونی شارچەی پێنجونی لای خۆمان لە 1970 و ئەوانە بۆ واتای لە ساڵی 1940ەوە هەتا ئەم دقەیە زۆرترین ڕێژەی بارانباری لە 1940ەوەوانێت تا ئێستا ئەو بارانی کە زۆرترین باران کە تۆمار کرا بێت بارانبارینی وەرزی پار بوو ئەوە بوو کە بینیمان ئاسی ئاو بەرز بوو تەنانەت لە مانگی چوارە سەرڕێژی بەندای دوکان بوو و کاریگەریی زۆری هەبوو لەسەر بژانەوەی کردی کشت و کاڵ و ئاوی ژێر زەوی بەڕاستی بژایەوە تا ئێستاش کاریگەری هەر لەسەر ئاستی پارێزگاکان کاگاسەوە کام پارێزگا زۆرترین ڕێژەی بارانی لێباریوە تا ئێستا ئەوەی کە لە لامانە ئێمە سلێمانی 340.4 ئەوە لە هەر پێنج پارێزگاکەی هەرێمی کوردستان بڵێن زۆرترین بارانی هەبووە دوو پارێزگای دوهۆک 311.2 ملیمە پارێزگای هەولێر 172.2 ملیمە پارێزگای کەرکووک 170.3 و پارێزگای هەڵەبجەی شەهیدیش 258.5 ملیم بارانباریوە یعنی زۆرترین بڕی بارانبارینەکە لە پارێزگای سلێمانی باریەوە لە ئاست پارێزگای سلێمانیشە زۆرترین بارانبارین کە تا ئێستا لە ناو شار و شارۆچکەکانی دەوروبەری سلێمانیا باری بێت شارۆچکەی بەرسنجەیە کە 614 ملیم باریوە تا ئێستا و دوای ئەو قەرداخ 559 ملیمە و دوای ئەویش یاخسەمەر 528 ملیم باران باریوە زۆر باشە کاگاسەوە قسەیەکی باوی ناو خەڵک هەیە کە زۆر جاراڵەن ئەگەر هەر ساڵێک زستانەکەی سەخت بێ بەفر و بارانێکی زۆر ببارێ هاوینەکەی پێچوانەیە پلەی گەرما بەرزەبێتەوە ینی هاوینەکەی گەرمە بێ بەپی ئەزمموی بەڕێستان و بەپی ئەو جاتانی کە لە لای ئێوە بێشتیوە دروستە؟ یاشتیوە ڕوویاوە؟ بەڵێ خۆی هەمووی ئەم شتانی کە جەنابە دەڵێت دەمووی پەیوەندی بە گۆڕانکاریەکانەوەیە کە بەسەر کەش و هەوا هاتووە گۆڕانکاری خۆی کەش و هەوای هەموو جیهان و گۆی زەوی گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەوەی کە لە کاتی ئێستادا بە ئەگەر مەسەلەن جیاوازی هەبێت لە هۆکارەکانی بەرزبوونەوەی پلەکانی گەرمای گۆی زەویە بەڵام زۆری هاوڕان لەسەر ئەوەی کەوا پلەی گەرمی زەوی بەرز بۆتەوە پلەیەک بۆ دوو پلە پلەی گەرمی بەرز بۆتەوە کە ئەمانەش هەمووی دەرەنجامی لەسەر سەکتەرەکانی کەر ئەبێت لەسەر مەسەلەن زۆر ناوچە بەهۆی ئەمەوانێ وای لێ هاتووە بارانبارین تایە زۆر بووە بەڵام زۆر ناوچە هەبوو بارانبارین تیا کەم بوو ینی شتی زۆر قەریب و سیر کە مەسەلەن لە جزیرەی عەرەبیە ئێمە تا جارانی شارزانیمانە کە ئەم ناوچەیە بیابان و بارانی زۆر زۆر کەمیداوە کەچی لە ساڵی پار لافاو دروست بوو لەگەڵ ئەوە شام مەسەلەن لەم کاتانەی ئەخیرا بەفربارین لە زۆرێک لە ناوچەکانی ئەو بیابانە باریوە ئەمانە هەمووی دەرەنجامی ئەو گۆڕانکاریانەیە کە بەسەر بەرگە هەوادا هاتووە واش تەسەوەرەکە ئەم ساڵی پاری هەر لەبەر ئەوەشە کە کاگاسۆ ساڵانی زۆر جا لە گەورەکانمانەوەی بیستین کاڵێ بەفرێکی زۆرە باری پلەی گەرمان نزمتر بوو بەس ئێستا هەست بۆ ساردی ناکرێت کە لە چاو جارانە ئەگەڕێتەوە بۆ بەرزبوونەوەی بەڵێ هەمووی پێیوەستە بەو گۆڕانکاریانی کە بەسەر کەش و هەوادا هاتووە اینجا ئەوانش هەمووی کۆمەڵێک هۆکارن مەسەلەن هۆکارە مرۆیەکان هەیە کە دەرەنجامی ئەو وزە کۆنانی کە بەکارە هێنرێت لە پیشەسازیەکانە خۆمان نەزانین کە ئێستا شۆڕشی پیشەسازی دووەمی جیهانی دەستی پێکردووە کە ئەمانە وڵاتە جلهێزەکان لە پێشبڕچیان لە پیشەسازیەکانانە کە ئەمانە زۆر وڵاتیان هەیە پابند نابن بۆ ئیتیفاقی عالمیانی کە کراوە لەسەر پاراستنی ژینگە و کەش و هەوا بۆ نمونە ئیتیفاقی پاریس کرا کە هەموو جیهان پابند بێ بەڵام یەکەم وڵات کە لی دەرچوو وڵاتی ئەمریکا بوو لەبەر مەسالیح و لەبەر بەرژەوەندەکانی خۆی وا تەسەورە کرا بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابە کە ساڵی پار ئەو هەموو بارانەش باری وا تەسەورەکە کە لە مانگی حەوت و هەشتۆمانە باران ببارێت و ئەوە بێ بەڵام بینیشمان بەرزترین پلە لە سلێمانیا 44.5 پلە تۆمار کرا
وەکو عرضم کردی ئەمانە هەمووی بەشێکن لەو گۆڕانکاریانی کە بەسەر ڕوتی کەش و هەوای گوی زەویە هات. زۆر باشە کاک ئاسۆ پێشبینیەکان ئەوەی کە لە ناو خەڵکا بینێت و یان زۆر جار بەڕێستان لە پیجەکانی خۆتانەوە کە دای ئەنە زیاتر بۆ بەفر و بارانە پێشبینی بۆ باو بۆ ڕەشە باش ئەکرێت باکانیش هەمووی ئیشارەتی پێراوە وەکو پێشبینی وەکو داتانە بەتەکیدەوە نووسرێت مەسەلەن لە پێشبینەکانەوانی کە لە بەڕێوەبەتی گشتی کەژناسی هەرێم دەرئەچێت بۆ نمونە مەسەلەن حاڵەتی جێویەکە و پێ ئەڵێت مەسەن بۆ نمونە ئەمڕۆ ئاسمان بەهۆی تا کەشوهەوا بۆ نمونە ئەمڕۆ کەشوهەوا تا ڕادێک جێگیرە مەسەلەن ئاسمان لە نێوان ساماڵ بۆ هەنێجار بۆ پەڵە هەور ئەبێت و بەرزترین پلە بۆ نمونە ئەمڕۆ بەرزترین پلەی پێشبینی کراوە هەشت پلە ئەبێت نزمترین پلەش کە ئێستا تۆمار کراوە ناقز یەک پلە بووە ڕادێشێ لە سا هەشتا بۆ خێرایی با 5 بۆ 10 کیلۆمتر لە سەعاتێکە بە ئاراستی باکوور بۆ باکووری خۆراوە ئەمانە هەمووی ڕۆژانە لە پێشبینەکانە بڵاو ئەکرێتەوانێ. زۆر باشە کاگاسۆ پێم خۆشە ئەگەر کەمێکیش بە باسی بوومەلەرزە بکەین بۆ پێی کە داتا سنتەری بوومەلەرزەی هەموو هەرێمی کوردستان لە سلێمانی و وابزانم ئەگەر هەڵە نەبم 11 وێزگی ئەگەر زیایی نەکرد بێت ئەو بوومەلەرزانە یان بڵێ بۆ ساڵی 2019 بە پێی داتا لای بەڕێستان هەبێت چەند بوومەلەرزە لە هەرێمی کوردستان و لە عێراق ئەگەر بە داتالاتان بێ و لە سلێمانیش داتا سنتەری بوومەلەرزەی هەرێم کە لە پارێزگای سلێمانی کە ئەمە 11 بوومەلەرزە وەکو جەنابتان ئیشارەتان پێ 11 بوومەلەرزەکە 11 ویزگی بوومەلەرزەی تایە بینرێتەوە ینی تۆماری داتای ئەم 11 ویزگەیە ئەکات کە ئەویش لە ویزگەکانی زاخۆ لە ویزگەی کەزنەزان لە پارێزگای هەولێر و لە قەڵاتزێ و لە شاخی ئەزمەر و لە دەربەندی خان و 5 ویزگەی تر لە شاخی کوڕەداوێ و ویزگەیەکی تری بوومەلەرزەش لە باشماخ بۆ مێدین کە لە ماوەیەکی نزیکی شار باتەمان کە ویزگەیەکی تری بوومەلەرزە لە شاری کەلاردا بنین لەبەرەوەی کە ئەو ناوچانە خۆتان نەزانن ئێستا لە ناوچەیەکی چالاکی بوومەلەرزەیە و ئەو بوومەلەرزانی کە تۆمار کراوە لە ویزگەی داتا سنتەری بوومەلەرزەی سلێمانی بۆ 2019 1550 بوومەلەرزە تۆمار کراوە لە یەکی 2019 تا سیوێکی 2019 1550 بوومەلەرزە تۆمار کراوە کە ئەمانە بڵین بێ لە هەرێمی کوردستان ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش لە ئێران لە منطقەکانی زۆری ناوچەکانی ئێران ئەمانە هەمووی تۆمار کراوە. چەندی لە سنتەری شاری سلێمانی نا بەڵام بە هەرێمی کوردستان ئەوەی کە لە هەرێمی کوردستانە تۆمار کراوە 657 بوومەلەرزە تۆمار کراوە. 657 بوومەلەرزە لە هەرێمی کوردستانە تۆمار کراوە کە خۆشبەختانە لەمانە تەنها 2 بوومەلەرزەی لە بڕی 4 بۆ 4.9 پلەی ڕێختەر بووە. کە ئەمەش پلێکی ئاسایی لە چەند پلەیە هاوڵاتیان هەستی پێەکەن لە 3 بەرەو ژوورانێت هەستی پێ ئەکرێت بەڵام ئیتر تا بەرەو سەر و بڕ پلەکەی خراپە و وێرانکەرە ئەوەیە بەڵام ئەوانی تر کە تۆمار کراوە هەمووی بوومەلەرزەی وردە بوومەلەرزە بووە بەو شێوەیە و لە کۆی هەموو بوومەلەرزەکان یەک بوومەلەرزەی تیا بوو لەو بڵێن لەو 1550 بوومەلەرزەی کە تۆماری کردو داتا سنتەری بوومەلەرزە یەک بوومەلەرزەی تا بووە 6 بۆ 6.9 بووە بەپلەی ڕێختەر ئەویش پێم وابێت لە ناوچە شارەکانی ئێرانە ڕوویداوە و حەو بوومەلەرزە بە گوڕی 5 بۆ 5.9 پلە ڕوویاوە ئەمانە هەر بڵێن لە دەرەوەی هەرێمی کوردستان وە 37 بوومەلەرزە بە گوڕی 4 بۆ 4.9 ڕوویاوە کە لەوانە دوانیان تەنها لە ناو هەرێمی کوردستانە زۆر باشە دەستەکانە خۆش بێ کاکاسۆ زۆر سپاسمان کردی زۆر سپاس دەکەین سپاس بۆ ماندووبوونت زۆر سپاس بۆ ئاسۆ کەمال بەڕێوەبەری کەشناسی بوومەلەرزەزانی سلێمانی ماندوومان کردی بەڵێ خۆشیستان لە ئێستادا پەیامنێرمان کاروان لە دۆکۆ بەشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵماندایە کاروان سڵاو لێ بێ و بەیانیت باش زانیاریەکانی لای تۆچێ بە ئێمە بە بینەرانی بگەینیت. بله چنور دمت باش بیتن دم بینرین گله کردستان باش بیتن چنور ما بابت که کو اوجی افریقا بابت که گرمل پارزگاه ها دو که اوجی بابت نشان کردن تاکسی آنها بله بری کو هم دست پی بابتی بکنی آنجی بجین زانیاریان سری بابتی بدین ما سردان مال پار فرمی رهبری کاره با پارزگاه ها دو که کریه کو بریارک وزارت کاره به هر وصل رهبری پارزگاه ها دو که جدار چوی کو لکی دو
دست به هوا کالگریان بکن سروان کسین کو زدگاوی لسر که هره بکری کو اف زدگاویانه هتا بهتا راکرن دا کو شوه که اکسان کاربال سر پارزگه هادهو که بهتا دا باش کرن او زانیاری بونین کل سر کهربه لسر تاکسیان چنور ما بیا زانیاریان بدین هوا کو اوجی الپارزگه هادهو که زیادتر 14000 تاکسی الپارزگه هادهو که نهین پشتی کو بریار در کفتیش رهبریا بجین و گوهاستن و هر واصلا وزارت و گوهاستن جیکو بریار کادر چوی تاکسی بهن نشان کردن تاکسی ناوا باجر کارت کن بهن نشان کردن دیالوان تاکسی کل در و باجر کارت کن اوجی نشان اج بهات یادانن هر واصلا اف بریار هر سه پارزگاه هر ما کردستان ده تجربه کردن رنگ وانجی جی جدا نه بونمونه رنگ الپارزگاه دو که تهدانان یه جدای شوی رنگ کل پارزگاه حوله یانجیل پارزگاه سلیمانی تهدانان او رنگ کل پارزگاه دو که هات دست نشان کردن رنگ قهوه‌ای بو تاکسی جدر و باجری و هر واصلا رنگ رش بو اتناوا باجری دا اوجی حتی تراده که لیف زانیاریان کوب دست ما کفتین بازار تاکسی پارزگاه دو که دا کفتیه اوجی ضرر بویا بو هندک بجین ولاتیان کو شوفریا تاکسیت کردن ها دا بوان اجدست نداتن بو سیداتر زانیاریان هر واسطان سروی بریاره جی کو اوا همی کسان مافی هاجوت نا تاکسیانی نب تایباتی جی فرمانبران ما برس مقدم آزاد طهال ویره بود سیداتر زانیاریان ما مستعزد اگر تو زانیاریان دائمه و ده بینرین گلی کردستان بری کو ام بحث تاکسی ها بکنوی بریاره اوا کو فرمانبر ناچه بیتن تاکسی پاجوتن اف بریاره گهشتی کی و قاطی راستاندن یعنی بله زور سپاس بو تور هوا میدیا هوا الویرا حاضر و بر هوایی که کاران خیر هاتن سران و سر چوان سلاوی من بو همی پلیسن آماده باش دل سرانسری هریم کردستان دخواست سرکفتن بو تفعالیت خاصم سقای دو که دست بکن بجن سامال خوشیه همی جادار کرباند خوشن هیچ جایی که جادنات نگرتیم و گوته کلم که تو آماده بگیری درباره رنما و بریارن تکسیل پاریزگاه ها دو که جهات عجیب جیکن هات برجسته کنه در چارچوب بگراند وزارت ناخو کل سال در بازبری سال 2019 رنمای در چوبن لتوار جیب جیکن از بارم هندک جوان رنمایا سال 2020 کفتن دوار چسباندن دا او رنمایت فرمانبرید کادرید میدی وظیفی و حکومی پلا 7 و 8 و 9 اوی موچ کم برف کمیه وچتم اوان موافقی سروشتی هی و داخوازه خوب پیشکش کن در خستا ترافیکی و کارتا یا تاکسی دیپوی تا پیشکش کردن و دیتا دابین کردن بلام اوان دیگه نوبت هیچ آواقع تاکسی باشون اوی ما باصل نکریم بابت آسایشی و پلیس و افهزین زیروانی و پشمرگه و هر هزکاب وی آوای اوید آمده باشه دادکار زیروانی و پاسوانی و چکداری رادبن چارچوب بگراند وزارت خوب برنامه خدا اونا به هیچ آواقع تاکسی باشون اوج یا بوی جه هنده گله کلاتی سرکانت موید داخوازه پیشکش کنم جنوار رهنمایی دین وانم بله ما مستابجین او بریاره که هات یادان تاکسی بهنه نشان کردن دست بکی که اف بریاره کفتی باره جبجی کرنه دایانه ما پشتی پیوندی که تلفنی دیهل گل رهبریا گشتی و گواستن پاریزگاه دهوی کی کری پترش هفته و 5 اتومبیل تاکسیا رابون انجام دادن و پروسه لوگو شريط هما دل سر تنشتا اتومبیل ندانی تاکسیا و تک او تاکسیا دنوا پاریزگاه دو که دیگل تاکسین هیلنج در بدن جواز کردن ریکوری بار دین جواز کردن درخسته کایان یا ترافیکی و کو کارت کا پیزانینا دیتا پخشین بو وی شوفری هنه ناو نشان و کسایاتی و شماره موبایل و اوابتن کو تعداد اینا وینه کردن اینا چک کردن البالیف کم پشتش دین دان کسی که کلو پلک به دنا و اتومبیل دا و هر واسه هر تاکسی که دی آرمه که تایبت هبید آن کو هم شبجن کوده که تایبت هبیدم اول از بارم رنگ بدن و بو هبون از جماره کازورا تاکسی دی زورد و کو رخصنا کا جونتر هبیدن همینی و آرامیه کا باشتر هبیدن سلامتی بتر بده دارشتن هیوی دارن خلکی ما با بندی بون رنمایی بکت اوی کو ام همیدما لسر شاشان پیشکش دیکن بله ما مستعجل بومده دیار کردن یعنی افبریاره بوچی هاتیه دان یعنی کدا تاکسی انجدر و ناف باجر ده کار نکن یعنی
ڕاستی تەکسی پێش دەمدا ڕێز و حرمەت بوو شۆفێرن تەکسیانی بوونمونە کادری میری داهاژون وڵاتی داهاژون پاسەوان داهاژون کەسانی بیانی داهاژون فەرمانبەر داهاژون ئەوێ پێشاوی تەکسی ئەوە گازنداوی بخۆ بوو ینی بوونمونە باوەرکەم مەدیف چوناکری تەکسی یا دوو مۆڵە پڕێڤەت بیتن ینی بێ موچەیە بێ داهاتە دەستی کورتە ژیانەوەی هەمیال سەر تەکسیە چ کاری دینێ شێت بکەتن خودان عائلەیە خودان خێزانە چ بینەوێت دەبێتن ئەف ڕێنمایە مفایەکێ بووی خۆتێدا بێت ئەن بینی هەر چانە بیتن ئەوێ پێشدەمدا ڕاستە موچویکیمە بەس هەر چۆن بژن دەرۆڤێکی هەی جیاوازە دیگەلوی کەسێ دیکە ئەوە بووە هۆکارێک و ئەف ڕێنما بکەمنەکاری وەکی دیژ حەشەماتە گازۆڕە ئۆتۆمبیلن تەکسیال ناو سنتەرێ باژێران تێدا دیتن هەموو دیمەنێکی نەگەلێکی ڕێک و پێکە چ پێ نەبێتن بەس تا ڕادێکی خەلکی دووکی هەفکارت گەلمەدا هیچ ئۆژێک منە بووە بەێ ما مستابێژین گەلە کەسێت هەین زەنگینن تەکسیت کردنی دای نافندای شوفێران ئەڤژی دێ یعنی هەر کەسێک تەکسیا خوب خۆهاژوتن ینی ناچێ بیتن یانژی بابەت هاتیەک لایکردن تا تەکسی دەبێت خاوەنی شەرعی بخوو باژوتن و هەکەنە سەرناویژ بتن وەکالە پێ بێت هیچ ئاریشە منی لە دۆربێت چاندێ ینی بوونمونە گروپێکی چیکری تەکسیا باژون مەرجی سەرەکی ئەوێت هاژوت نەفەرمانبەر بتن ینی بەلکی ئەوژ مفادار ینی کابراکی پێچینا بە تەکسی باژوت باڵامشێ سەر تەکسی کار بکرد دێ هەر مفادار بتم ئەوژ کارێکی بە خێرخوازیە باشە چ زیان تێدانینن تەنیا مەدوێتن بزانن بابەتێ فەرمانبەرێت میری و وەزیفەی حکومی تەکسی نەهاژون ئەوە ئارمانجا سەرەکی ئەوی بریاریە دوو ئەوێ پێشەوان تەکسیا بچێک داهاتێک لە بەرسیان هەبتن چونکی ئەوی گازندێتکن بژن ئەمە دژارەکە نەخۆش داد نالن هەمی خەلکت هاژون ئەوان موچەیە ئەم بێ موچەنە ژیانە مە بچێک باشتر بکن ئەوە بابەت بەێ مامۆستا دەستخۆش درست پاس بووتە دەستخۆش بەلە چنوورە ئەو زانیاری بوونیان و دەربارەی وێ بڕیارێک و وەزارەتە یاڤە گوهاستنێ دەرکەفتی نەبوو ڕێکخستنە تەکسیان ناوە پارێزگە هادووکێ وەکو مقادمیژی لە دیارکردنش بوو هەندێک و ڕێکخستنە کەڤیتانە و هەروەستان ئەو کەسێ تەکسیێژی تاژوتن خۆدان موچەنە زۆر سپاس بۆ تۆ کاروان سپاس بۆ میوانەکەت بە هیوای سەلامەتی بۆ سەرجەم شۆفێرە بڵێ خۆشەویستان ئەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان ئەویش گفتوگۆکردنە بێ لەسەر خواردنە کوردەواریەکان لە وەرزی زستانە بێگومان کە لە وەرزی زستاندا هەندێک لە خواردنەکان تایبەتمەندیەکی زیاتری هەیە گرنگێکی زیاتری هەیە کابانەکانی ماڵ گرنگێکی زیاتری پێدەدەن و زیاتر دروستیەکەن هەر بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز مامۆستا ناجێ ئیبراهیممان کردو شارەزا لە خواردنە کوردەواریەکان مامۆستا ناجێ بەخێر بێت زۆر سپاس زۆر سپاس دەکەم بۆ هەمووتان بۆ کەناڵە بەڕێزەکەتان بۆ بینەرانی خۆشەویست ئینشاءالله سەرکەوتوو زۆر سپاس بە ناوی هەموویانەوە سپاس دەکەم مامۆستا ناجێ با سەرەتا لەوە دەست پێ بکەین بزانین خواردنە کوردە ئەو خواردنە کوردەواریانە چین کە لە وەرزی زستاندا زیاتر گرنگی پێدرێ کابانەکان زیاتر دروستیەکەن وڵی زمانی زووتر جیاواز بوو لەگەڵ ئێستا جاران زۆر دنیا فەرقی هەبوو خواردنەکان جیاواز بوو بە زۆری ترخێنە و ساوەڕ و شۆربا تقریبا هەموو ڕۆژە شۆربا هەبوو لەبەرەوەی تەدفیع گەرمکردنەوەی وانە بوو لە ماڵە دوای ئەوە کارەباکەم بوو زمانی ئەمە باسی من پەنجاکان و ئەوانەکەم شەستەکان دوایی وردە وردە گۆڕە هەموو شتێ گۆڕە خواردنەکان بە تایبەتی زستان ئەبێ وا بێ گەرمی کاتەوە ینی کەلەری و گەرما باتێ ئەوەش ئەبێ تۆزێ احتیمامی پێبێ چاور بێت چاوری زۆر نایعنی وشک نەبێت تەڕۆبڕ بێ گەرم بێ وەکوچی بە زۆری ترخێنەیانە کرد ترخێنە شتێکی زۆر بەکەڵکە ینی زۆر زۆر مەوادی تا ڕەنگە بیستینەوە مادەیتە کە هەمووی ڤیتامینات و کاربۆهێدرات و پرۆتین و هەموو شتێکی تیا ئەگەر بتوانانی شێوازی دروستکردنەکەشمان پێ بڵێ جێلانێ بینەرمان هەبێت تازە کابان بێ ئاسانە بەڵام مەوادی زۆرەوێ یعنی هیچی ئەوە نییە بڵێ ئەبێ لە پێشە حەزیکمە هەر مەنجەڵێکی گەورە بێنە مەوادەکان حەزر بێ مەوادەکان چی مەوادەکان گۆشتی ئێسقاناوی ئێسخان ئێسخان لە بەروی کالیسۆمی تایە ضروریە لەگەڵ نۆک نیسێکس دانەوێڵە هەمووێنەکە خۆشی ماش هەرچی هەیە لە ماڵە اینجا گوێز اینجا شێلم چەوت
چاوەنەری سپی باشترە لە سوور چونکە سوورەکە ڕەنگەکەی ناشرینەکە ڕەنگەکەی سوورێکی تۆخە ناشرینە ئەگەر سپی بێ سپیەکە باشترە اینجا تر پیاز و شتی تێ ناکرێ دۆشاوی تەماتی تێ ناکرێ ترخێنەکەش ئەوەیە کە لە هاوینە ترشکراوە و هەڵگیراوە یا بە وشکی ئەی خوسێنی و تێەکەی یا ئەگەر هەت پێ لە فرێزەر ئەوەی مامۆستاناجێت ترخێنە زیاتر بە ترخێنی وشک دروستەکرێ یاخود بە ترخێنەی تەڕیابڵی تەڕەسازەکەش بەهەردووکان ترخێنەی وشکیش لە ئاوادانێت تا خوسێتەوە و تێکە ئاینیشتە ئەگەر ترخێنەی لە ڕووی تامەوە جیاوازیان نییە لە ڕووی تامەوە جیاوازیان هیچ فەرق ناکاتەوەڵە بەس چی ئابێ باش بکڵێ خوێتیەکەی ترشەکە خۆی ترشی ناوێەوە هیچ نەوەێ ئیتر قەیسی گەڵوژە کشمیش مێوش هەرچی هەبوو ئەگەر نەش بۆ بێ بۆی پیاکە لەبەر ئەم هەموو ماوادە ئەکیید فایدەی زۆرە و تاقەی باشە ڕەنگە هەندێکەش سیش بە سادەی دروستیکار نیست و نۆک و ترخێنەکە ترەگەر گۆشتی تێ بکایان نیکە وڵاتیا بێتیا بێ گۆشتیشتیا بێ خۆشترە بێ بەڵامی تر کرد باش بقڵێ بە گەرمی تاویزی هەموو خواردنێگەکە ئەوە لەو هەیە حەزیشی لێ نییە ینی بەڵام منەڵم خەتای لێنانەکەیەتی ئەگەر باش لێ بنجێ کەس نیە حەزی لێ نەبێ چونکە ئەوەڵشی بە پاکوتەمیزی پاکی مەنجەڵەکە نەوەی ئاگرەکە نە زۆر بێنەکەم ینی ئاگری خێراش شت هەڵە پڕکێنێ ئاگری هێواشیش تەخیری دەکات ینی ئەبێ بە جوانی بکڵێ گۆشتەکە نابێ هەروە ینی بیخەیتە ناوی گۆشتەکە بە جیا بکڵێنە ئاوەکەی برێژە ئەوڵجان ینی کە هاتە کوڵە و ئاوی برێژە بۆ ئەوی ئەو زیا خوێن و زیانی پێوێتی لێ بێتەوە پاک بیشۆرەوە اینجا بێخەرەنای زۆر باشە مامۆستاناجەیەکێکی تر لە خواردنەکان کە ئێستا زۆر باوە بە شەو بە ڕۆژ یا زۆر جار دووسێ شەو ئەچنێ خۆی سەر و پێەیە دوێنێ کە قسەمان کرد بەتە سەرپێکم لێناو بۆنی نییە ئەوی حەزی لە سەر و پێ نەبێ بڵێم زەرری کردووە زۆر خۆشترین خواردنە باوەڕە بێ ئەگەر بە جوانی بکرێ خۆشترین خواردنە یانی لەم ڕۆژانە هەمان بووتم خۆ ئەم لەزەتە چییە لەمە بەسەبەبەکەش لێنانەکەیەتی سەرپێر سەرپێیا بێ پاکرێ پاک بێ زۆر پاک ئێستا لە سوپەرمارکتەکان هەیە زۆر پاکە هیچ ئەزێتی نیە هێنیتەوە بەس بیشۆرە بەڵام تۆ ئەوەنێ عیلاجەکەی چییە؟ ئەوەن لە ئاوخیا داینێ 1-2 سەعات ئاوخێ اینجا بیشۆرەوە دانی لە مەسفی با بڕوا و ئاوەی ئەمجا جارێک کە بیکەرەوە ئاو تۆزێک تای دووفاسێکی خەفیف بۆنەکە ئەکوژێت تۆفاس خەفیف بەڵام کەم لەوە شانی سەعاتێک شتێکی وا داینێ اینجا جوان بیشۆرە و ئاوی پێوە مێڵە اینجا کە خستە سەر ئاگر بە تەنیا خۆی بەبێ ئاو تا ئەکزێتەوە ئەوە نیە منتەڵەکە تری نامێنێ اینجا ئاوی تێکە خوێت ئێمەکە جارێت بۆەوەی گیر نەبێتەوە اینجا بیکڵێنە و پاژەوەی خەریکە تۆزی ئەکڵێ دەچەوە و خێتێکە یان بۆ مانای بۆنەکەی بە ئەو تایت و یاخود لە کاتی لێنانەکە دەرمانێک هەیە چوزام تێ بکرێت بۆی کە بۆنەکەی نمێنێت دەرمانی تایبەت هەیە بۆ بۆنەکەی دەرمان ناکە بچکە دەرمان مووی موادی کیمیایە ئەمانە ڕاستە فاستوانش بەس معقیمە فاست ساقیمێکات زۆر پاکە بەڵام خەفیف ینی بڵێم فنجانێک بۆ مەنجەڵی ئاو ئاواهەیە زۆر کامیتیەکەی یەک کەوشک تایت داینێ لە ناوێ یەک بۆن هەر نامێنێ بە هیچ نەوە ئێڵێ کە بۆنی سەروەکە لێنێ لە ماڵەکە بۆنی نایە تاقیکەنەوە بزانە وایە اینجا گیپەکەش ورگەکە تەبعاان پاکە و شۆراوەتەوە و عینی ئەو ئەبێ لە ئاو خێوانە داینی دوایی ئەویش بە هەمان ئەی دروی خەڵتەکەی برنجی کوردی تەبعاان و زەیت و کشمیش بادام قیمەی نەکوڵاو قیمەی کاڵ بەهاراتی زۆر بریانی زیرە ئاڵەت مێخەک بەڵێ زۆر باشە ئاڵەتی ڕەش ئاڵەتی سوور زەنجەبیل کەوچکێکی چازەنجەفیل شتێکا زۆر باش ناجیا باسی ترخێنەمان کرد باسی سەرپیمان کرد چه خواردنێکی تر لە وەرزی زستانە زیاتر گرنگی پێدرێ
دۆکڵی و ئەوەشکردی پێدرێ یا بڵێ خۆیەکێکە لە خواردنە کوردەوارەکان کۆنە دۆکڵی و ماستە خاوێکەکەیتەوەی توێنیتەوە خێت سەراگر کە کوڵا برنجی تێکەن برنج و لەگەڵ نعنا دوێنەش هەر دوێنە کەشکە کەشک چییە خۆی ماستی وشکە لە زستان لە هاوین لە وەختی ماستا کە زۆرە وشکێکەنەوە لە بەرهەتاو کە وشک بۆ هەڵێگری پێڵم کەشک ئەم کەشکیان ئەخوسان دانەنا لە ئاو دوایی فەقە زۆر زەحمەت بوو طبعاً ئێستا بەستل بێت و بۆوانە ئەکرێ بەجاران بەدەستیان کرد ئەبوو ئەم کەشکە بخوسێنەوە و بیتوێنەوە تا ئەبەوە بە دۆ بێتەوە بە دۆ ئەوسا ئەیان کرد بە دۆکڵی و اینجا بەعزێک دۆکڵی و هینی تێ کرد ساوەر بەعزێک برنجی تێکە دوایی ڕۆنی حڕ داخکراو ئەکا بە سەریە ئەویش هەر زۆر خۆش بووی ئەنی ئێمە وەساناجێ لەم کتێبەیە کە خواردن دروستکردنی بەڕێستە کتێبی خۆتە لە بەشێکیانە باسی شۆربای زستانت کردووە شۆربای زستانە تایبەتە بە زستانە شۆربای زستانە چییە لە چی پێکێت؟ ئەوە بە زۆری ئێمە هەموو شۆرباکانمانە کرد بەڵام شۆربای زستانەوە لە منتخەی خانەقین و ئەوانە پێڵێن لوشە لوشەش ئەویش هەر بە ماست و گۆشت دەکرێت ینی گۆشتەکە لە باتیشتی تر ماسی تێکەی تا خەستە بێتەوە لە لاپەڕە شەست و دوایە بۆی کاگەر کەسێک ئەم کتێبەی لایە بزانێت لەکوایە بەڵێ ئەوەش هەیە حاجیانە هەیەکەوە بۆ حەجاج کاتێتەوە بۆیان کردو وەختی خۆی یا لە دوهۆک بازێ کفتە هەیە ئەویش بە ماسەکرێ پێڵێن کفتەی ماست یان تشخۆ ناوکە لە پەترشی لە پەترشی جا لە پەترشی ئەوەشم بەرچاوکەوت لە کتێبەکە شۆربایە کە تۆزێک لەبەر ئەوەی کە خەستە بنانەوە ئەیان خوارد یعنی کاتەکانی چی برنجی وردە و پیاز و دۆشاوی تەماتە و ئاوی گۆشت ئەی کوڵێنی تا خەستە بێتەوە لە تکەنۆکیش لەتکەنۆکیشی تایە تر شتێکی جوانە و بەلەزەتیشە بەڵام چییە شۆربایکی ڕوون نییە بۆی پێڵێن لەپە ینی تۆزێک خەست لەپە ساوەر لەپە ساوەر ئەینی شش شۆربای ساوەرە بەڵام خەستەوەش بە ئێسقان وانەکری زۆر بەلەزەتەوەش هەر ئەینی تەریقە لە ئاوی گۆشتەکە بەس گۆشتەکە زۆر زەروریە بکڵێنرێ یەک قڵپ اینجا بیڕێژی ئەو ئاوای بیشویتەوە جوان داغ بێ اینجا ئەیکەیتە شلەوە ئەیکەی بە هەر شتێک هینی نامێنێەوەنێ گۆشتیش بۆنێکیە تۆزێ ئەو بۆنێکی نامێنێ مامۆستاناجێ یاپراخی شەر خواردنێکی کوردەواری وایە بە هەردوو جۆرەکەی یاپراخی یاپراخی بەڵام لەم ئەخیرانە ینی لە حیاتی ئێمە یاپراخی کەلەرم نەبوو زمانێک ئێمە مناڵوێن ئێستا یاپراخی کەلەرمیش هەیە یاپراخی گەڵامی و هەر هەبوو یاپراخی سڵقیش تێکەڵ هەموونەوە ئەکەن یاپراخیژەی کە لە خواردنە کوردی ڕەسەنەکان کە زیاتر لە وڵاتانی کەیتیمانی ئەنی لە شوێنانی کەژ یاپراخەیە بەڵام کەس وەک ئێمە ئیسیمامی پێنایە و جگە لە کورد وەبزانم لە تورکیاش بەکارهێنن تورکیا هەیە لە وڵاتە عەرەبیەکانیش دروستیەکەن مخەبیلات دایەنێن یعنی لەگەڵ زەڵاتە شتەکانە قاپێکیش یاپراخێندانەوە ئەتا ئاویشی تایەوە بەڵام بە تامەکەی ناگاتەوە وەزبێ ڕئیسی نیە لە ئەوان لەوە ئەشێ هەتا لە لوبنان یاپراخی گەڵامێ و دوور بچوو کراوە و لە قاپێکە لەگەڵ مخەبیلات دانراوە نەکەوە جبەیە یعنی ئەرووا بۆ هینە خوڕێ بۆ جوانی لەگەڵ مخەبیلاتەکانەدا گەنمە کوتاوی شۆبزانم هەر خواردنێکی کوردەواریە و دوو تەریقی هەیە تەریقەکانیان پێڵێن دانەڕۆکە دانەڕۆکە هەر ئەوە ئەی کوڵێنی جوان و هەم ئەبێ ئاوی گۆشتی تێکرێ ئاوی ئێسقال لەگەڵ نۆک ئەکوڵێ تا زۆر زۆر باشە کوڵێ ئەمە زمانی زۆیان کرد مناڵ کە وەڵدانی دەرەهات ئەمەیان ئەبەشێ و بەگەڕەکەەکە دیانەوەی دانەوێڵێت دانەڕۆکە زۆر باشە مەوەساناجێ کاتمان نەماوە لاانێ بڵم دقەیەکمانە گەرما بێ لە مای دقەیەکە ئەگەر لە خواردنە کوردیەکان بڕۆینە دەرەوانێ باسێکی فەسەنجونمان بۆ بکەوەزم خواردنێکی ئێرانیە فەسەنجونێکی ئێرانیە بە مریشکە کرێ
مریشکەکە بە پارچەی گەورە گەورە بڕێ و ئەکوڵێنرێ اینجا ئاوی ڕبەهەنار لەگەڵ گوێز و کشمیش و ئەم شتانە تا خەسە بێتەوە لەگەڵەیە پارنێکی خۆش بە لەزەتە لە ئێران ئەو لە هەموو شتەکانیان خۆش لە کوردستانە دروستەکرێیان بەس لە ئێران هەیە و لە کتێبا هەیە نەما کردومان هەیە مەش لێمان ناوە بەڵام هین نییە بڵام نەبۆتە خواردنێکی باو نەناسراوە زۆر ینی بەس شتێکی خۆشە مریشکە بە زۆر تەریقاکرێ مریش جارێ عینەن شانی پێک هاتی سەرەکیەتی مریشکە بۆ خانمانی ماڵان مریشکیش کە ئەکوڵێنن لە پێشە ئاوەکەی فرێبن ئاوەکەی ئەم ئەلەفەکەی کە ئێرێتی هۆرمۆناتی تایە ئەم هۆرمۆناتە لە بازێ شوێنیا کۆبێتەوە سەری باڵەکە ئەبێ فرێبێرێ کلکەکەی ئەوە نیە پێڵێن مایە سیری بە کوردی سەر کلکەکە هینێکتیای غودەیەەکە ئەو غودەیە بێ فرێبێرێ زۆر پاک شۆرێتە پێستەکە تا ئەتوانی ئەگەر مجەممەد بێ فرەیە ئەگەر فرێش بێ قەیناکە یەک تۆزبی کوڵێن ئاوەکەی بڕێژە و بیشۆرەوە ئەنجالێنێ هەموو تامێ گۆڕە ئەنج ئەگە بتێ هەر بە بەسیتی بێ و زوو پێ بگە نەختێک بیبەر لەگەڵ بەهاراتی مریشک زەنجەفیل ئەوانەی تێکە لەگەڵ یا ئاوەکە خەز بێتەوە دوای ئاوەکە لابە و سووری کەرەوە ئاوکە بکەرەوە بەسەری دەستەکانە خۆشی مامۆستا ناجیە زۆر سپاس بۆ زانیاریەکانە زۆر سپاس بۆ مامۆستا ناجیە ئیبراهیم شارەزا لە دروستکردنی خواردنە کوردارەکان بەڵێ خۆشەویستان لێرە داهاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمانە تاسبێنێ و با کۆمەڵی بڕگۆ بابەتی نوێوە هینۆ خزمەتیەوەی ئازیز سەرشاد و ئاسوودە بن خواتان لەگەڵ